کە 50 ڕێکخرا و نووسەر و چالەگوانی بواری جینۆساید و کەس و کاریان فالکراوان لە بەیاننامێکدا ڕای دەگەێنن لە مانگی نۆی ئابی 2019ەوە لە ئەنجامی هەڵدانەوەی گۆڕێکی بە کۆمەڵدا لە ناوچەی تەلشێخە لە شاری سەماوە لە باشووری عێراق ڕووفاتی 171 فالکرا و دەرهێنراوە کە سەرجەمیان لە ژنان و منداڵانیان فالکرا و پێکاتبوون. دوای 3 ساڵ تا ئێستا هیچ هەنگا و هەوڵێک نابینین بۆ هێنانەوەی ڕووفاتی ئازیزانیان بۆ باوەشی نیشتیمان کە ماوەی 3 ساڵە لە پزیشکی دادی بەختەیە بۆیە داواکارن بە زووترین کات ڕووفاتیوان فالکراوانە بگەڕێنرێنەوە بۆ زێدی خۆیان. ئێمە گفتوگوی زیاتر لەسەرم بابەتاکەین ڕاستەخۆ لە ئەستۆدیەکانمانەوە لە شاری هەولێر گوڵاڵەی گەرمیان کە ئەندامی ئەنجومەنی باڵای یەکێتی نووسەرانی جینۆسایدە ڕاستەخۆ لەگەڵمانە. خات و گوڵاڵە سڵاوت لێبێت و بەیانیت باش بێت. دەمێت بزانم هۆکاری نەگەڕانەوە یاخود دواخستنی گەڕانەوەی ئەو ڕووفاتانە تا ئێستا کە 3 ساڵە لە پزیشکی دادی بەغدادا بۆچی دەگەڕێتەوە و ئەو پاساوانەی کە دەوترێن لە بەرامبەر نەگەڕانەوە و دواخستنیان لەجێ خۆیاندان. سڵاو لە ئێوە سڵاو بۆ ئەم دەرفەتە بەڵێ ئەوە گلەیەکی گەورەیە ئەوە ڕخنەیەکی گەورەیە کە لە ئێمە ئەکرێت لە چالاگوانانی ئەم بوارە دەکرێت لەبەر ئەوە ئەمە پرسێکە پرسێکی گەورەی نیشتمانیە پرسێکی گەورەی کۆمەڵایەتیە بە هەزاران کەس ئازیزانیان بێسەر و شوێنە لەو ڕووداوە کە ئەمە شتێکە دواخستنی کارەساتە بەڕاستی. ئەو بیانوانەش کە هەیە لە ڕووی پزیشکی دادیەوە کە لە ساڵی 2009 ڕووفاتی ئەو ئازیزانە هێنراونەتە پزیشکی دادی بەغداد بە بیانووی ئەوەی کەوا سامپڵی DNA لە کەسوکاریان وەرگرن ئەشێ لە ڕووی زانستیەوە ئەو شتەشی بکەینەوە. من خۆم لەگەڵ گروپێکی ژنانی کوردستان و ژنانی عێراقا سەردانی وڵاتی بۆسنامان کرد. لە بۆسنا ئەم پرۆسە زۆر ڕێکخراوە. ڕێکخراوێکی نێودەوڵەتی جیهانی هەیە بە ناوی ڕێکخراوی ICMP. ئێمە لەلایەن ئەو ڕێکخراوە داوت کراین بۆ ئەو شوێنە و تایبەتمەندی سەفەرەکەشمان بووە بە دوواداچوونی کەسانی بێسەر و شوێن بوون چکە ئەم ڕێکخراوە خۆی بەوە نەسراوە کۆمسیۆنی نێودەوڵەتی بۆ کەسانی بێسەر و شوێن. لەوێ بەڕاستی زۆر بەڕێک و پێکی شتەکان ڕێکخراوە و بە گوێرەی ئەو زانیاریانەی کە ئێمە لەوێ دەستمان کەوت من هاتمەوە ئەنجامی زانیاریەکانم کردە راپۆرتێک هەر لە ڕۆژنامەی کوردستانی نوێ بە 2 لاپەڕە دابەزی کە چۆنیەتی هەڵدانەوەی گۆڕی بە کۆمەڵ لەگەڵ چۆنیەتی وەرگرتنی سامپڵی خوێن لە کەسوکاری قوربانی و لە ئەو ڕووفاتانەش کە وەردەگیرێت. شێوە زانستەکەی ئەوەیە ئێستا دەستگای پێشکەوتوو هەیە لە بواری تاقیگەیە جۆرە کیسێکیان دروست کردووە کە ئەتوان سامپڵی خوێنی هەر کەسوکارێکی قوربانی وەرگرن ئەو سامپڵە بە قەترەیە دوان لە دڵۆپە خوێنی ئەو کەسە بۆ ماوەی 20 ساڵ ئەو سامپڵە هەڵگیرێت. واتە کەسێکە ئەمڕۆ سامپڵەکەی ئەدا لە ڕووی تاقیگەی و ئەتوانێت بۆ ماوەی 20 ساڵ سوودی لێ ببینێ. ئەمە دەستکەوتێکی تەکنەلۆژی زۆر گەورەیە کە لە عێراق و لە کوردستانیش ئەو ڕێکخراوە لەقیان هەیە. حکوومەتی خۆمان لایەنی پەیوەندیدار دەتوانێت لە ڕێگەی ئەو ڕێکخراوەوە کە ئەوەندەی ئێمە کارمان لەگەڵما کردوون گیانی هاوکاریشیان تایە و ئەوان شتێکیانێ وەکو پشکی هاوبەش لەو حکوومەتانەی کە ئیشی لەگەڵەکان حکوومەت پشکی هاوبەشی داراییانەکە هاوبەشیانەکە کە ئەو کارە ئەنجامەدەن لە هەر وڵاتێکە. لە وڵاتی بۆسنا ئەوەی من تێبینیم کرد و کردمە راپۆرتێک و کوردستانی نوێش بڵاوی کردەوە لە بەداخەوەوە دەڵم لە جەستەی هەر قوربانیەکی ئازیز کە لە گۆڕە بە کۆمەڵەکان دەرئەکرێ سامپڵێک وەرەگیرێ لە 1.5 گرامەوە تا گرامێک لە 1.5 گرامەوە تا گرامێک. ئەم سامپڵە دەکرێ لە شوشەیەکی پزیشکیا هەڵگیرێ شوێنێکی کەم ئەگرێ ڕووفاتەکان بگەڕێنەوە زێدی خۆیان کەی تا حکوومەتیش پەرژایە سەر ئەوەی بێ لە قوربانیەکان کە سوکاری قوربانەکان سامپڵ وەرگرێت کە ئەمە زۆر درەنگە کە سوکاری زۆر قوربانی لە ژیان نەماون. بەڵام ئەمە بیانوویەک نییە کە ماوەی 3 ساڵە ئەو ڕووفاتانە لە پزیشکی دادی بەغدایە. باشە خات و گوڵاڵەوەی و کوڕێکخراوەکان و چالاگوانن باز لەوە دەکەن کە پێویستە کاتەم ڕووفاتانە بهێنرێنەوە لە کوردستان سامپڵی خوێنیان لێوەربوو یاخود با بڵێن پشکنینی DNA بۆ بکرێ بۆ ناسینەوەیان. ئەمە تا چەند ڕێگەیەکی زانستی و دروست و یاساییە؟
ئەمە مافێکی یاسایی هەموو خاوەن قوربانیەکە مافێکی یاسایی ئەو کەسانێک کە کەسوکاریان ون بووە کە بە دوواداچن بکەن کە ئایا کەسی خۆیان دۆزیوەتەوە یانە لە وڵاتی بۆسنا ئەمە زۆر بەسەرکەوتووی ئەنجام درراوە. خۆتان ئەزانن لە ڕێی ڕاگەانەکان و بیستتانە لە ساڵی 1994 کارەساتێکی گەورە لە شاری سربینیسیای وڵاتی بۆسنا ڕوویدا کە لایەن سربەکانەوە نزیکەی 8,000 هاوڵاتی خرانە گۆڕی بە کۆمەڵەوە. ئەوان لە دوای نەمانی یەکێتی یوگۆسلاڤیای پێشوو هاتن یەکسەر گۆڕە بە کۆمەڵەکانیان هەڵگرتەوە و ڕووفاتەکانیان برد لە شوێنێکی تایبەت تاکە من خۆسەردانی ئەو شوێنم کردووە ڕووفاتەکان هەڵگیراوە بەو شێوە سامپڵی لێوەرگیراوە کەوتم لە گرامێکەوە لە نێو گرامەوە بۆ گرامێک لە سامپڵی قوربانیەکە بەسە بۆ ناسینەوە. باشە خات و گوڵاڵە کاتە ئەگەر ڕێگەیەکی دروستە خۆت با بڵین زانستی یاساییە کێ ڕێگرێ لەوەی کە ئەم ڕووفاتانە تا ئێستاوە 3 ساڵە لە بەغدادن نەهێنراونەتەوە بۆرە کۆمەڵێک گۆڕی دیکەشەیەکە دۆزراونەتەوە و تا ئێستا هەڵ نەدراونەتەوە ئێوە کێ بە بەرپرس یا خۆت با بڵین بە کەمتەرخەم لەمڕۆ دەزانن؟ ئەوەی ڕاستی بێ ئەوە حقیقەتە ئێمە بۆیە ئەو کۆمەڵە خەڵکەش لەگەڵ ئەو ڕێکخراوانە کە ئێستا ئەوە کەوتونێتە سکاڵاکردن و هاوارکردن حکوومەتی ناوەن بە پلەی یەکەم بەرپرسە چکە یاسایەکیان هەیە لە ڕێگەی ئەو یاسایەوە نەبێت حکوومەتی هەرێم بۆی نییە بچێ گۆڕە بە کۆمەڵەکان هەڵداتەوە وەڕەخنەشمان لە حکوومەتی هەرێم ئەوەیە کە دەبێت فشار لە حکوومەتی ناوەن بکە فشار لەو دەستگایە بکە کە دەستگای هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکانە پەلە بکرێت چونکە بە گوێرەی زانستی DNA ئەو تەرمانەی کە لە گۆڕی بە کۆمەڵان بە تایبەت ئەوانەی کە لە ڕووی خاکەوە نزیکن بەهۆی کاریگەری کەشوهەوا بەهۆی کاریگەری خۆرەوە لە دوای مێژوویەکی درەنگ کە هەڵ ئەدرێنەوە ئەگەری ناسینەوەیان زەحمەترە بێ بۆ تاقیگا بۆیە تا ڕۆژێ زووتر ئەپەلە بکرێت لەو کارە درەنگە و بۆ ئازیزانی ئێمەش زۆر درەنگە چونکە ئەوە نزیکەی 20 قسوور ساڵ تێپەڕە بێ بەسەر نەمانی ڕژێمی بەعسا و دەسەڵاتی ئەوە هەیە کە بچی بە ئازادی لەو شوێنانە بە دوای ئازیزانمانە بگەڕین و بە پێی بە دوواداچوونەکان نزیکەی 320 گۆڕی بە کۆمەڵ تائیسە لە سەماوە و لە دەوروبەری ئەو شوێنانەی کە قوربانیانی ئەنفالی تیا زیندانی کراوە دۆزراونەتەوە بەڵام بەس لایەنی هەڵدانەوەی ئەوێت ئەمە پرسێکی گەورەی نیشتمانیە پرسێکی گەورەی کۆمەڵایەتیە و پرسێکی ئاینیشە ناکرێت لەوە زیاتر ئەو پرسە دواب بخرێت چونکە جەستا لە دوای لە دەستدانی ژیانتیایە ئەرکێکی بەرپرسیارەتی کۆمەلگایی گشتیە. باشە خات و گوڵاڵە کاتێوە داواکاریەکەتان زیاتر لە حکوومەتی هەرێمی کوردستانە بۆی فشار لەسەر حکوومەتی فیدراڵی دروست بکات بۆ جگەلەوەی هێنانەوەی و تەرمانی کە 3 ساڵە لەبێن لە بەغدادن لەگەڵەوەشدا هەڵدانەوەی ئەو گۆڕانی کە دۆزراونەتەوە بە زووترین کات دەربهێنرێنەوە و بگەڕێنرێن دوای پشکنین بهێنرێنەوە بۆ هەرێمی کوردستان تا ئێستا ئەو داواکاریانتان بە شێوەیەکی فەرمی داوەتە حکوومەتی هەرێمی کوردستان و تا ئێستا ئەوان لێ بێباگو بێتن؟ بەڕاستی ئەوە چەندین جارە ئەو بەیاننامە دەرەکرێ و ڕەنگە بە تاکە کەسیش زۆرمان ئەو پرسەمان ڕوبەڕووی وەزارەتی شەیدان کردوێتەوە و لێرەی شۆداوە ئەەکەین و ئەو بەیاننامە دیارە کە ناوی چەندین کەسی لەسرە ناوی چەندین ڕێکخراوی لەسرە لێرە شۆداواکەین حکوومەتی هەرێم پەلە بکەن لەو پرسە بەڵێ ساڵانە لە بۆنەکانە ئەم پرسە وروژێنراوە و چەند جارێ خۆپیشاندانیشی بۆ کراوە لەسەر هێنانەوەی ئەو ڕفاتانە. باشە خات و گوڵاڵە بە دیاریکراوی جگەلەوەی کە دەتانەوێت بهێنرێنەوە دەتانەوێت ئەو گۆڕانە لە کەیدا بە تەواوەتی بگەێنرێتەوە دەستی کە سوکاریان و پێیان شاد ببنەوە بنێژرێن لە خاکی خۆیانە. ئێمە لە ئەمڕۆ زووتر لە داوای ئەەکەین بەڵام هەندێک پرسی شەیە بۆ نەشەیە دیاری کراوە ئێستا بۆ نمونە ئەم مانگا چەندێ مانگێکە تاوانی تیا ئەنجام درراوە ئەوەی تیا ئەنجام درراوە بەڵام لەم مانگەدا ئێمە یادێکمانەیە یادی 21/8 کە لە 21 ئابی 2006دا یەکەم دانیشتنی دادگای پرسی تاوانەکانی ئەنفال ڕێکخرا لە دادگای باڵای تاوانەکان لە عێراق بەرامبەر سەرانی ڕژێمی پێشوو لە ناوچوو و ئەو دادگایە کرا کە دەستکەوتێکی گەورە بوو بۆ خەڵکی قوربانی بۆ خەڵکی عێراق بۆ کەیسی مافی برۆڤ کە
لە دوای ڕوخانی ڕژێم دادگای باڵای تاوانەکانی عێراق یەکەم کەیسی کورد کە وەریگرت کەیسی ئەنفال بوو لە 21 2006 و ئەم ڕۆژە وەکو ڕۆژێکی نیشتمانی دادپەروەری لە کوردستان لایەن پەرلەمانەوە بڕیاری لەسەر دراوە داواکارین لە ئێستەوە تا ئەو بەروارە ئەم پرسەیەک لای بکرێتەوە. باشە خات و گوڵاڵم داواکارانی کێوە وەکو ئەنجومەنی باڵای یەکێتی نووسرانی جینۆسایت هەروەها چالاگوانان و ئەوانی کە ئەم بەیاننامەیەتان دەرکردووە. ئەو داواکارانی ئێوە هەتانە هەمان داواکارین کە کەسوکاریان فالکراوان و یاخود کەسوکاری و ڕووفاتانە هەیەە؟ بە دڵنیاییەوە ئێمە لە نووسینەکانمان لە کارەکانی یەکێتی نووسەرانی جینۆسایدی کوردستانەوە سەیری هەموو کارەکانمان کە بەشێکە لە پرس و کێشەی ئەو قوربانیانە، چونکە ئێمە لەسەر چی ئەنووسین؟ ئێمە لەسەر کەیسی قوربانیانی جینۆسای دەنووسین، ئێمە چاوپێکەوتمان لەگەڵ کەسوکاری قوربانیانی جینۆسایدا، خۆمان بەشێکین لە کەسوکاری ئەو قوربانیانە، بۆیە ئەوەی ئێمە ئەیکەین داوای ئەوانە، ئەوەی ئێمە ئەیکەین نوێنەرایەتیە بە پرسی ئەوان، ئەوەی ئێمە تۆماریەکەین کە سەر و کێشە و بەڵگەکانی ئەوانە کە ئێمە لە نووسینەکانمانە ڕەنگەداتەوە. باشە خات و گوڵاڵە هێنانەوەی ئەو تەرمانەیە خۆت با بڵێن ئەو ڕووفاتانە و هەروەها ئەگەر بێت وەکو ئەوان باسی دەکەن ئەگەر بێت و لەوێ ئەو سامپڵانە وەربگیرێت و پشکنینی دیئەنەی بۆ بکرێت وەرگرتنی سامپڵ و ئەو ماوەی کە پێی دەچێت بۆ پشکنینەکان و بۆ ناساندنەوەیان چەند ساڵی دیکەی پێدەچێت خۆت با بڵین چەند ماوەی پێدەچێت ئەگەر بەو شێوەی کە ئەوان جیانەوێت جێبەجێ بکرێت و پشکنیانە بکرێت و دواتر بنێردرێنەوە بۆ خاکی خۆیان. ئەوەی ڕاستی بێ من وەکو پێم وتی بە گوێرەی ئەو ئەزمونەی لە وڵاتی بۆست نبینیم لەوێ تاقیگا هەیە، ئەو تاقیگانە ئێسکەکان لە یەک جیا کاتەوە باشترین نمونەی سامپڵ کە وەریان گرتووە لە ئێسکی ئەژنۆ لەگەڵ دانی قوربانیەکان و ئەوە پرسێکی پزیشکی زانستیە من ناچوە ناویوە چکە بە دڵنیاییەوە پزیشکی دادوەری لە بەغدا خۆیان ئەو زانیاریانیان لایە و 3 ساڵی شەڕفاتەکانیان لە بەردەستایە دەتوانن لەو چۆن دیاری کراوە 171 ڕفاتە لەو 171 ڕفاتە لە گرامێکە لە 2 گرامە ئێسک وەرگرن و لە بەگوێرەی ئەو کۆدانەی کە لە گۆڕەکان وەریان گرتووە چونکە هەموو ڕووفاتێک ژمارەیەکی بۆ دانراوە ئەو نمونەیە ئەخەنە شوشەیەکی پزیشکیەوە و لە کاتی وەرگرتنی خوێن لە کەسوکاری قوربانەکان بەراوردیەکەن و پێویست ناکات لەوە زیاتر ئەو ڕووفاتانە دوا بخرێت. باشە خات و گوڵاڵە پێت وایە ئەو هەوڵانەی کە تا ئێستا نراون یاخود ئەو هەنگاوانی نراون بۆ هێنانەوەی و گۆڕە بە کۆمەڵانە یاخود هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکانەوانی دۆزراونەتەوە لە ئاستی پێویستتا بوو بێتن تا ئێستا؟ نەخێر بە هیچ جۆرە چونکە ئەم پرسە دەبوو لە 3-4 ساڵی یەکەمی ڕوخانی ڕژێمی بەعسا پرسەکە یەکلایی بکرایەتەوە. ڕاستە ڕووداوی زۆر گەورە هەیە لە عێراقا، ڕاستە شەڕ و شۆڕ بەردەوامە، ڕاستە هێشتا شەڕی داعشەیە، هێشتا پرۆسەی سیاسی لە عێراقا سەقامگیر نەبووە، بەڵام بەشێک لە ئاژاوەکانی وڵاتی عێراق فەرامۆشکردنی قوربانیە، بەشێک لە ئاژاوەکانی وڵاتی عێراق ئەوەیە کە هەر ڕووداوێک ئەڕوا لەسەری هەڵوێستە ناکرێ و بەتایبەت من ڕووی قسەم لە حکوومەتی هەرێمە، ڕووی قسەم لە دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێمە کە چۆن لەسەر بابەتەکانی تر لەگەڵ بەغدا نیقاشیان هەیە، داواکاریان هەیە، داواخوازیان هەیە، دەبێ پرسی گۆڕە بە کۆمەڵەکان، دەبێ پرسی ئەنفال، پرسی هەڵەبجە، پرسی بارزانەکان، پرسی کوردانی فەیلی ئەمە کەیسی ئەو لەوێت بێ، ئەمە پرسی لە پێشی نەبێ کە ئێمە لەگەڵ بەرامبەرا یەکلایکەینەوە چونکە هەموو پرسەکانی تر ئەمە ئەنجامەکەی بوو، ئەمە ڕنگدانەوەی بوو، نکۆڵیکردن لە کورد شەڕ و شۆڕ لە خاکی کوردستان ئەنجامەکەی ئەو قوربانیدانە بوو و ئەم دەستکەوتانش ئێستا هەمانە بەری خوێنی شەیدانمانە. باشە خات و گوڵاڵە دوایەوەی کە و بەیاننامەیەتان ڕاگەیاندووە تا ئێستا لایانی پەیوەندیدار و حکوومەت و هیچ وەڵامێکیان یاونەتەوە بۆ ئەوەی کە داواکاریەکانتان جێبەجێ بکەن؟ نەخێر ئەوە یەکێک لە ئێوە دەستخۆشیتان لە یەکەم کە ئەم دەرفەتتان بۆ ڕەخساندین ئێمە زیاتر دەنگی خۆمان بگەێنین لێرەوە ڕووی قسەمانەکەینە سەرۆکایەتی هەرێمی کوردستان، ئەنجومەنی دادوەری، وەزارەتی شەیدان، نوێنەرەکانی کورد لە بەغدا،
سەرۆکایەتی کۆمارپەلە بکەن لەم پرسەدا بەڕاستی پرسێک نییە کە فەرامۆش بکرێ چونکە ئازیزانی خۆیان چاوەڕێیان کە سوکاری خۆیان چاوەڕێن وەک وتم لە ڕووی زانستی و لە ڕووی ڕەوشتیشەوە جوان نییە 3 ساڵە ئەو ڕفاتانە لە پزیشکی دادوەریە. باشە زۆر سپاس بۆ هیوای کە لایانی پەیوەندیداریش بتوانێت بۆ وەرکە هەستێت و باش وەڵامێکی لە جێ خۆیان بداتەوە. زۆر سپاس بۆ گوڵاڵی گەرمیان ئەنجامی ئەنجومەنی باڵایەکەتی نووسەرانی جینۆسایت سپاس بۆەوەی کە لەگەڵمان بەشدار بوویت.